والله هاتیمان بۆ ئەو ئاوێکی مبارکە و ئیسیفادەمان لێ کردیە و زۆر باشە بۆ کلێ و بۆ ڕەمل زۆر باشە. ئەرێ جاری چەندە مەدەیە لێرە؟ وەڵڵاوە دوو جابێ بالێ دێوە یان نە جاری ئیشەڵڵا خلاص بێتێنەوە ئیشەڵڵا چەند جار استیفادەت کردوانی چ نەخۆشیێکی تایبەت بە قۆڕان ئەوە بۆ کلێکە بۆ ڕەمل یابێ دکتۆر دەڵێ ڕەملەتایە ئێمەش پێ زانیمان لێرە ئیسیفادەمان کرد عنی باشتر بی لە دکتۆرەکە ئاوەکە. چویدە دکتۆر استیفاده نەبوو ئەو ئەوە ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا ئەوە چێتر بوو بالێ نهێنیە و ئاوە چی ینی چی دێداتەوە باش بە قورئان ئەجا نەزانەوە دەڵێ گەلێک زۆر باشە و لەنازی وەک بەرد و مەردی دەحەڵینتەوە ڕادەکات ڕەمل بیت چی بیت دەیبات